بە دوو چەقۆ کەوتەجان کوڕەکەم حەوت برینی لە جانیا کرد تێگەدایە بان دڵیا دڵی دڕی ئەم قەزەیە ئێوارە عەسر بوو جومعە حەوتی مانگ بوو مناڵەکانی کردە ناو سارە بیان گێنێ بۆ ماڵ خەسووی وەختێک کە گایانیانی و گەڕایەوە لەم جادەی عامە لە جادە حیسابات ڕاوەستا کە ڕاوەستا لێوێنە ئەم بوو کوژە هەل جادەکەی لێ مەنع کرد وتی پێتم نەوتوێ نەیتەم جادەیە چەندێ ڕجای لێ کرد کوڕەکەم شایەدەیە ڕجای لێ کردو کەوە شەڕ نەکەن لە نەعمێنە 3 ساڵ بە لەمە دەمەقاڵیان بووە بە دوو چەقۆ کەوتەجان کوڕەکەم حەوت برینی لە جانیا کرد تێگەدایە بان دڵیا دڵی دڕی چەندێک محاولیان کرد لە مستەشفە هاتەوە منش نەماڵ دانشم ئاگام لێ نەبوو تەلەفۆنم بۆ هات وەختە تەلەفۆنم هەڵگرت سێرەکەم خەزوورێتی وتم چییە مەسەلە وتی حەسەن نەماڵە وتم هاتووە بۆ ماڵیەوە وتی تەلەفۆنی بۆکەم هەڵی ناگرێ منش تەلەفۆنم کرد بۆی برادێکی استخباراتە ناوی عەلیە ضابوتە لە ڕوومادی داوامەکە بەس لێرە دانشێ ئەو هەڵی گرت تەلەفۆنەکە وتی ئەبوو حەسەن هیچ مەکە نەترسە کوڕەکەت تۆزێ دەمەقاڵی بوو لە عەشیرەتی تێگەی خەڵک ناسرەیە وتی لەگەڵەوە تۆز دەمەقاڵیان بووە یەک چەقۆیەکی داوە لە قۆڵی هیچنێ وەختێ چوم سێرەکەم ئەمە 6 چەقۆی لێدا حەوتەمینی داوتە باندڵیە ئێمەش نەمانزانی نەزیفە وەختێ بردیانە ژوورەوە بۆ ڕەدە لێوێنە ئاگای لە خۆی نەما ڕشایەوە بردیانەنجە عملیاتیان کرد دوای عملیاتەکە بردیانە سەرەوە بە جیاز تەنەفوسیان بۆی کرد سێنیان کە تەنەفوسی زەعیفە 8 بوتڵنی و خوێنماندا پێی یەک شەوێ ما دوێمی شەو سعات 9 بە قوربانیەوە بوو بکوژەکە پیشەی چییە؟ شوڕتەی اتحادیە لە حەویجە داوامەکە ئەو بنەماڵی ئەو پۆلیسی و کە کوژراوە خەڵکی چۆن ئەیان ناسن دراوسێمان ئێمە نایان ناسین 4-5 کۆڵان لەو لای ئێمە ئەسڵان هەر بەلای ئێمە هەر نەهاتووە تێگەی ئەوان عارەبن و ئێمە کوردمین عەبێنمان گەلێ دوورە لەگەڵ یەکتری عنی ئێمە لەگەڵ ئینسانی وا برادەری ناتوانین بکەین خەڵکی چۆن ئەوان خەڵکی ناسریان چیەکەن لێرە دەهەزارین هاتوونە وەختی خۆی سەدام هاوردیانی ئەمانە تێگەی ئەمانە هەر دەستیان لەناو خێنا بووە لاوە ڕۆژە چونکە ئەمانە حکومەت هیچێکی ناورد وەختی سەدامەکە بەعسی نەبووە ناهێر بۆ ئێرانە دابنشێ پارەیەدا پێیان عەرزیەدا پێیان وەزیفەیەدا پێیان تێگەی کوڕەکە چەند منداڵی هەیە؟ کوڕەکەم 2 منداڵەیە مناڵێکی 9 ساڵانە کچە کوڕەکەشی عمری 6 مانگە ئێوە چون بۆ دادگای کە کوب چی پێتان وەڵا چوینی بۆ محکەمە بۆ دادگا ئێستا شکاتکردنەکەمان لە دادگا ماوە چاوەڕێکین بزانین بەیانی 15 ڕۆژە چاوەڕێکم بەیانی ئێمەیان نرد بۆ تەلەفۆنات ئێمەیان نرد بۆ مستەشفا بابە من ئیشم ئەوە نییە من هاتوومە داوای خێنی کوڕەکەمەکەم ئەم دادگایە وایە بە زووترین کات کتابی دەرکردا بیدایە جهتەی ئەهین جهەتی ئەمنی باشە بۆچی داوای کتابی کردووە لە دایرەی تەلەفۆنات و ئاو کارەوە من نازانم داوای بۆچی منی ناردۆ بۆ وێنە تەلەفۆنی ماوەتان هەبووە وەختی خۆی 20 ساڵ 25 ساڵ بە لەمە تەلەفۆنمانە بووە ئێوە تەلەفۆنە نەما مودێلی نەما تێگەی ئێستاکە تو منە نێری لای خۆت ئاوکاریم کەی بۆ مەسەلەی کوڕەکەم منە نێری بۆ تەلەفۆن 600 دینار و 700 دینارە گەڕێی یعنی ئەمە شتێکی زۆر ناخۆشە باشە ئەو پۆلیسە ڕای کردووە ئێستا ڕای کردووە دەستگیر نەکراوە ئەی باشە ئەمەنە شوڕتە پاریان لێ سەرفەکرێ مکافەحەیە ئەمنی وەتەنیە استخباراتە ئەمانە چیەکەن دانیشتوونە یعنی چیەکەن ئەمانە ئەو پۆلیسە پێشینەی دیکەی هەبووە طبعا هەیەی سەوابقی هەیە شەڕی کردووە لە فەوت 3 مانگ سزن بووە تەقەی تەقانەوە بۆ جانی خەڵک بە دەمانچە شەڕیکەی کردووە ئەوەلیاتی زۆر ئەمە مجریمە تێگەی هەر لەگەڵ کوڕ منی نێکردووە تێگە احتیمال ئەمە 15 ماشاکلی وهای کرد بێ ئاو گەورە تێگەی کەسە بوو لە پشتی هاوکاری بکە
هین کوڕەکەم پۆلیسەکە نا کەسی لەگەڵ نەبوو بە دوو چەقۆکەوتە جان کوڕەکەم نەهێش دەست بکاتەوە لە سنگیدا لە ڕانیدا لە سەریدا دوایی کردە چەقۆی کردە باندڵی کوشتی پاشا هیچ کەسێک هاتووە بۆ لاتەن داوای سڵح بکات ئەبەت کەس ناتەتە پێشەوە داواکاریتان چیە؟ داواکاریمان لە حکوومەتەوە بە زووترین کاتەمە دەستگیر بکرێ بگاتە جەزای خۆی